بەڕاستی ئەمەی کێسا ڕۆیە هیچ مبەرێکی نیە. هەرێمی کوردستان نەبووە بە مەترسی بۆ ئێران، نەبوو تورکیا، نەبوو سووریا، نەبوو وڵاتێک. هەرێمی کوردستان ئەو شوێنەیە کە پێکەوژیانی تیا کە خەڵک بە ئارامەیەژی کە خەڵکی وڵاتانە هەمووی یەن لێرە سیسماراتەکە نیشەکەن. کێشە دەیە لەگەڵ وڵاتێکە. هەرێمی کوردستان هیچ تەرەف نییە لەو مەوزوعەیە، نە تەرەفە لەو سراعەیە، نە تەرەف بووە لە پێشتریش لەو سراعەیە. پەیوەندێکی باشی لەگەڵ جمهوری ئیسلامی ئێران هەیە، لەگەڵ تورکیا، لەگەڵ ئەمریکا، لەگەڵ خودی عێراق. ئەمانە هەمووی بنەمای پێکەوژیانە، بنەمای پەیوەندی ئەنی تۆ سەی لەگەڵ وڵاتێکاگەی خۆی قتاعی سیاسی نییە لە بینی هەرێمی کوردستانی عێراق لەگەڵ ئێرانە. خۆ پەیوەندی دیپلۆماسی و سیاسی هەیە. ئەتوانامە لە ڕێگەی چارەسەر، بەڵام دووبارە ئێڵێم یەکلاکردنەوە و حەلی سراعاتەکان لە ناو هەرێمی کوردستان، گۆڕەپانی هەرێمی کوردستان بکەن بەوە ئەمە دوو ئامانجیە. ئەمانجیەوەی کە خۆیان ناتوان لەگەڵ وڵاتەکانی کەیە ڕوبەڕوو ئەو شتانە بکەن. خاڵی دووەمەوەیە کە ئەیانەوە لەو ڕێگەیشەوە هەرێمی کوردستان لاوازکەن یان لایەنی کەم وای لێ بکەن کە هەرێمێک لە بێلایەنی خۆی بێتە دەرەوە بێ بە تەرەفە لە سراعەکە، کە ئەمەش بۆ هەرێمی کوردستان نابێت. لەبەرەوە تەسەورم وایە ئەم شتانە بێ زۆر بەوردی معالەجە بکرێەوە. جارێکی کەم بابەتانە دووبارە بوونەوەی تەسەورەکەم لەم سنوورە کاریگەری خراپێ بێت. تەسەورمە ئەم کێشەیە ڕوبەڕووی عێراقی بێتەوە. ئەبێ حکوومەتی عێراق، دەوڵەتی عێراق دیفاع لە سنوورێکی خۆی هاوڵاتیانی خۆی بکە. ئەگەر ئەمە نەبێ مەجبورە کۆمەڵگای نێودەوڵەتی حەدێک بۆم سنوورانە دانێەوە، نێڵێ هیچ لایەک دەستدرێژی بکاتە سەر هەرێمی کوردستان و هیچ وڵاتێکی کە بێ مەبەڕێ، یان ئەگەر مەبەڕێژە بێ بە شێوەیەک بێ کە لە چوارچێوەی قانون دەستور.